یاسایی ئەو پرۆژە یاسایە تایبەتە بە لیژنەکەی ئێوە ئێستا لە پەرلەمان تاوتوی ئەکرێت تا ئێستا چەندی ڕۆشتووەوە سوود و ناوەڕۆشی ئەو پرۆژە یاسایە چییە؟ بێگومان یاسای حیزبە سیاسیەکان یەکێکە لەو یاسانەی کە بناغدادنێ بۆ دەوڵەتێکی مەدەنی لە عێراق لە حاڵەتێکی فەوزادا لە حیزب و بزوتنەوە و ڕەوت و هاوپەیمانی و زۆرێک لە بێسەروبەری هەیە تەنانەت ئێستا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان هەزاران ناو هەیە کە پێشتر لە هەڵبژاردنەکان بەشداریان کردو بە ناوی کیانی سیاسی بووە بۆیە پێویست بەوە هەبوو یاساک دابنێ بۆ ڕێخستی کاروباری حیزبە سیاسیەکان لە ڕێگایەوە دەوڵەتی عێراقی بەرەو مەدەنیەت بڕوات و بەرەو چاچی بڕوە ئەمڕۆ ئەم یاسا ڕێکەوتنی تەواوی لەسەر کراوە لە نێوان کوتلە سیاسیەکان و زۆر بە شێوەیەکی ئاسایی دەنگدان لەسەری بڕێوە چێ و ئەم ڕۆژ کۆتای پێدەرین عێراق ئەبێتە خاوەنی یاسای خۆی کە یاساکی زۆر پێشکەوتووە بە بەراورد لەگەر یاساکانی وڵاتانی تر. کاکزانە ئەو پرۆژە یاسایە هەموو سەر زۆربەی لایەنە سیاسیەکان ناکۆک بوون لەسەریا چۆن توانیتان وەکو لیژنەی یاسایی ناوەڕۆشی ئەو پرۆژە یاسایە دوا دابڕێژنەوە کە هەموو لایەنەکان پێی ڕازی بن بە تایبەتی شیعە زۆر ناکۆک بوون لەسەر ئەو پرۆژە یاسا بخۆی یاساکە لە ئەسڵدا لە تایبەتمەندی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بوو لیژنەی کۆمەڵگەی مەدەنی بوو ئێمە شکل لیژنەی یاسایی هاوکاریمان کرد لە دوا گرفتی کاتە پێش یاسایەکە کوتلەی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان کۆمەڵک تێبینیان لەسەر ناردبوو تێبینیەکانمان ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوو زۆر بە سڕی کار لەسەر کرد توانیمان جێی بکەینەوە لە نێو یاساکە یان هەندێکی بە قەنەعەت پێهێنان کۆتایی پێبینین ئێستا هەموو کوتلە سیاسیەکان گەیشتون ئەم قەنەعەتەی کە ئەم بێسەروبەرە سیاسی لە عێراقەیە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی قانونێک کە کاروباری حیزبە سیاسیەکان ڕێک بخەیت تا ئێستا حیزبە سیاسیەکان لە عێراق چەکداریان هەیە تا ئێستا حیزبە سیاسیەکان پەیوەندیان بە وڵاتانی دنیا هەیە تا ئێستا حیزبە سیاسیەکان پارە وەردەگرن لە ملاو لەبلا تا ئێستا حیزبە سیاسیەکان ڕێخستنیان هەیە لە نێو سوپا لە نێو هێزەکانی ئەمن و ئاسایش لە نێو دەسەڵاتی دادوەری ئەمانە ئەو کارە ساتانان کە عێراقی بە ئەمڕۆ گەیاندووە بە پێی ئەم یاسایە ئەمە هەموو کۆتایی پێدێ بە هیچ شێوەیەک حیزب بۆی نییە پەیوەندی بە دەرەوە هەبێ پارە لە دەرەوە بگرێ ڕێخستنی هەبێت لە نێو هێزە چەکدارەکانە لە نێو دەسەڵاتی دادوەریە ئەوانش قەدەغێ لەسەر ببنە ئەندام و بە پێی ئەم یاسایە دەوڵەت پارەدابی دەکات بۆ حیزبەکان ئەوش بە پێی چەند پێوەرێکی دیاریکراو کە لە ناوەڕۆژی یاساکە باس کراوە هەموو حیزبێک پێویستە دەستەی دامەزرێنەرانی ناسرااو بن فیلێکی پاکیان هەبێ موساالە و عەدالە نیانگرێتەوە 2000 ئەندام ئەبێ وەکو دەستەی دامەزرێنەریان هەبێ پێویستە کۆنگرە بکەن لە کاتی خۆیان پێویستە سەرۆکەکان زێگریان هەبێ پێویستە نیزامێکی داخلی هەبێ ژیانێکی دیموکراسیانە ناو حیزبانە بەڕێوە بچێ ئەگەر لە نام ئەم حیزبانە لە نێو حیزبە سیاسیەکان فێری دەستا و دەستکردنی دەسەڵات و ژیانێکی دیموکراسی بوون بێگومان لە دەوڵەتیش ڕەنگەداتەوە ئەو کاڵێ کاکزانە سەبارەت بە ئەو گروپە چەکدارانی کە ئێستا لە گروپە چەکدارە شیعەکان ئەو پرۆژە یاسایە چی ڕێگرێک لەو گروپە چەکداران ناکاوە پێم چەند مادەیەکی تیا لە ناوەڕۆکی پرۆژە یاساکە باس لەو بابەتە ئەکات ئەگەر زانیاری زیات بەپێی ئەم یاسایە قەدەغێ لەسەر حیزبی سیاسی چالاکی سەربازی یان نیمچە سەربازی هەبێ و قەدەغێ لەسەری پەیوەندی بە هیچ گروپێکی چەکداری هەبێ و هیچ زۆرە چالاکی چەکداری هەبێ و هیچ زۆرە چەکێک و تەقەمەنیەکی لای خۆی لای بارەگاکانی هەبێ مەگەر بە قەدەر پاسەوانی بارەگاکان کە یاسا ڕێگەی پێداوە کەواتە چالاکی سەربازیەکان هەر حیزبێکیش لەم بابەتانە هەبێ هەڵەوەشێتم حیزبە و بەنایاسایی دانرێ و ڕوبەڕووی کۆبلێک سزای سەخت دەبێتەوە بۆ هەڵوەشانەوە بۆ زیندانی 10 ساڵ بۆ زیاتریش کاکزانە ئەم پرۆژە یاسای حیزبانە حیزبەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە یاخود حیزبەکانی هەرێمی کوردستان بەپێی ناوەڕۆکی پرۆژە یاسای هەرێمی کوردستان ئەنگرێتەوە حیزبەکانی هەرێمی کوردستان لەو چالاکیانێک کە ئەنجامی دەدەن لە چوارچێوەی هەرێمی کوردستان پەیوەستن بە یاسای حیزبەکانی هەرێمی کوردستان بەڵام کاتێک دەیانەوێت حیزبێکی سەرتاسەری بن لەسەر ئاستی عێراقیش بکەن لقیان هەبێ لە بەغا ئەیانەوێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشداری بکەن پێویستە بێن ئیجازەوەگرن ببوورەواتایەکی و پارتی لەگەڵ ئەو حیزبانی کە بارەگای دیکەیان هەیە لە ناو پارێزگاکانی دیکەی وەخت ئەیانگرێتەوە ئەم پرۆژە یاسا هەموو ئەو حیزبانێک کە بەشداری دەکەن لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاساکە دەیانگرێتەوە لە مادە یەکەم دەڵێ ئەم یاسایە هەموو حیزب و ڕەوتە سیاسیەکان دەگرێتەوە لە سەر تاسەری عێراق باشە بەڵام تەدەخولی هەرێمی کوردستان ناکە بۆ کاروبارە محەلیەکان باش بەڵام ئەگە حیزبێک ویستی بەشداری هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکە ئەوە پێویستە بەپێی ئەم یاسا ڕەفتار بکە و خۆی بگونجێنە لەگەڵ ئەم یاسایە دوایین پرسیار ئەگە بە کورتی وڵام بێتەوە پێشەوەی بێتە دەرەوە چەند بڕگەم پرۆژە یاساکە تێپەڕی تا من لەوێ بووم 30 مادەی تێپەڕی بوو و ڕەنگە ئێستاکە بەرەو کۆتایی بێت زۆر سپاس بۆ زانە ڕستایی ئەندام لە لیژنەی یاسایی زۆر سپاس بەڵێ شوان